سڵاوتانە بێبینێرانی عزیز و خۆشەویست پێ خوشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیام بە خزمەتی وی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئێستا ئێمە لە وەرزی پاییزین. با بزانم بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر لە وەرزی پاییزە پەیامیان چییە؟ لەگەڵ هاتنی وەرزی پاییز ئیتر هاوڵاتیان وردە وردە خەریکی خۆڕێخستنەوەی ناوماڵ دەبن و دەیانەوێت ناوماڵەکەی خۆیان ڕێک بخەن، ئیتر باکڕینی فەرشی نوێ بێت یاخود ئەو فەرشانەی کە کۆنە و ڕای دێخنەوە. لەگەڵەوەشدا لە هاوڵاتیان دەپرسم لە وەرزی پاییزدا حەز بە خواردنی چی میوەیەک دەکەن؟ بەشێ لە میوەکان تایبەتن و تەنها لە وەرزی پاییزدا پێدەگەن. با بزانم سەرنجی هاوڵاتیانی شاری هەولێر چییە؟ لەگەسی وەرزی پاییز دەکەین. با بزانم پاییز چی دەگەینە لای تۆ؟ پاییز لە ڕوویەکەوە باشە بەرەو زستان دەچین و بەرەو فەسلێکەوە بە فەسلێکە دەڕۆین، هاوین دەڕوە، بەڵام هاوین دڵکی فەقیرانە بە خۆمان دەزانین هەمومان بەرەو پاککە هاتیێن ناو پاییزەوە فەسلەکە بەرەو خۆشی دەڕوە ئینشاءڵڵا. زۆر باشە. با بزانم لە پاییزە حەز بە خواردنی چ میوەیەک دەکەی؟ بە قورآن لە پاییزە زیاتر ئەمن هەنار دەخۆم. بەڵێ زۆر باشە. بە بڕای تو بۆچی زۆربەی خەڵک حەز بە خواردنی هەنار دەکات لە پاییزدا؟ بەخۆی زیاتر هەر مەوسمەکەی ئەوەیە چکە مەوسمی شفتی لە هاوینان خۆشە، ئەمن لە هاوینان زیاتر شفتی دەخۆم. لە پاییزانی هەنار لەبەرەوەی هەم سوودی هەیە، هەم فەسلەکەی هەنار لە هەموو میوەکان پێخۆشترە. زۆر باشە. با بزانم لە پاییزان خەڵک چۆن خۆی ئامادە دەکا و خەریکی ڕێخستنەوەی ناوماڵە و ڕاخستنی فەرشە و بەخۆی لە پاییزان هەر مەوسمی بیدایەتی زستانانە، ئێتر کاتی هاوینان دەڕوە تر بەرەو زستان دەڕۆی، ئێتر هەیە فەرش دەگۆڕێ، هەیە دۆشک دەگۆڕێ، هەیە باریف دەگۆڕێ، هەیە تر ناوماڵ بەعام دەگۆڕێ گۆڕانکاری بەسەر نادێ. با بزانم ئەو قسەیەش ڕاستە دەگوترێ بۆ پیاوان تۆزێک ناخۆشە لەبەرەوەی لە ماڵ و خانمان داوای گۆڕینی فەرش دەکەن، دانەوێ فەرشێکی نوێ ڕابێخن. بەڵێ زۆر ڕاست، زۆر ڕاست، ئارێ وەڵە زۆر ڕاست. پاییز وەرزێکی خۆشە، نەگەرمە ساردا، شەوەکەی درێژە، ڕۆژەکەی کورتە، شەوەکەی درێژە بۆ عیبادە دەتوانێت عیبادە لێ پێ دەتوانێت بگەڕێی. ماشەڵڵا میوە زۆرە لە پاییزدا، شەوان دەتوانانی سەردانی برادرام بکەی، سەردانی خزمان بکەی، شەوەکەی درێژە. با بزانم لە پاییزە حەز بە چ میوەیەک دەکەی؟ وەڵڵاهی میوەکان ماشەڵڵا زۆرن، زیاتر بە هەنار. بەڵێ دەڵێن وەرزی پاییز ئەوەیە کە پیاو دەبێت لە ماڵ و خەریکی ڕێخستنەوەی فەرشی ناوماڵ بێ و خەریکی کڕینی فەرش بێ و تۆزێک بۆوان ناخۆشە. بەڵێ وڵی کاتەکەی زۆرە بە هەمووی ڕادەگەی دەتوانی یعنی مەقسەدی یعنی کاتێک بۆ نەوەرزی پاییزدا دێ ئیتر ئامادەکاری دەکرێن بۆ ئەوەی کە فەرشی ناوماڵ ڕابێخنەوە، خۆتان بۆ زستان ئامادەکەن، ئیتر دەڵێن لە لای پیاوان تۆزێک زەحمەتە، پیان ناخۆشە. بەخوای زەحمەتەکەی چییە؟ مەسەڵەن ئەگەر پارە هەبی وەزع باش بی زەحمەت نییە، زەحمەت نییە، بەس ئەوە دەگرێتەوە سەر مەسەڵەن شەخسەکە خۆی. مەسەڵەن دەتوانێت کەسی وای هەیە هەبوونە ئاساییە، بەس کەسی وایە فەقیرە زەحمەتە بۆی. پاییز شتێکی زۆر جوانە، زۆر شتێکی جیاوازە، وەچی هاوینی نییە. پاییز شتێکی زۆر ڕێکوپێک و خۆشە. بەڵێ با بزانم لە پاییزە حەز بە خواردنی چ میوەیەک دەکەی؟ کا میوە لە لای تۆ زۆر تایبەتە؟ وڵایی کە زستانان دادێ و پاییز دادێ زیاتر شتی خۆش دەخورێ، زیاتر نان خواردن زۆر خۆش دەبێ، سەر و پێچێک کەباب ئەو شتانە زۆر باشە. میوەکان وڵایی هەنار، زیاتر هەنار، پرتەقار زۆر زۆر خۆشە. شەوانی پاییز چۆن بەڕێ دەکەی؟ وڵایی ئەمن بەنسبەت بە خۆم لە ماڵی ناچمە دەرێ بە هیچ شێوەشی، ینی ئەگەر هەفتەی جارێک بچمە دەرێ، ئەگەنا بە هیچ شێوەشی ناچمە دەرێ. شەوان بە چیوە خەریک دەبی؟ وڵایی زیاتر پاییزان زستانان منداڵ دەستنە مەکتەبێ و زیاتر لەگە منداڵەکانم خەریک دەبم و زیاتر لە ماڵدا دەنیشم و لەگەر عایلەکەم و خێزانەکەم. زۆر باشە. دەڵێن وەرزی پاییزان بۆ پیاوان تۆزێ ناخۆشە لەبەرەوەی ئافرەتان داوایان لێ دەکەن کە فەرشی نوێ ڕابێخن و خەریکی ڕێخستنەوەی ناوماڵ بن. با بزانم وایە؟ وەڵا وایە، بە تاکید وایە، بەس شتێکی احتیاجیە. من ئێستا لە ماڵی خۆم هەموو ئیشەشی دەکەم، هیچم پێ عیب نییە، هیچ شتێکم پێ عیب نیە. ناوەڵڵا مەبەست وایە کە هاوکاری هاوسەرەکەی خۆت دەکەیت؟ بەڵێ هاوکاری 100% دەکەم، هەرچی بوێ بە من پێک بێ بە سەرچاوە، هەر لۆ خۆمە لەسەریدا دەنیشم. زۆر باشە. با بزانم پاییز چی تکەمان فێر دەکات کاتێک دەبینی گەڵای دارەکان هەڵدەوەرن، ئەم دیمەنە
کاتێک دەیبینی چ شتێکت دەکەیتەوە بیریان بیر لە چی دەکەیتەوە؟ وڵی ئەمن بەنسبەت گەڵای دار کە هەر دەوەڕێ یعنی وابزانە تەمەنی خۆت سەبر لە دەست دەدەی تەمەنی خۆت سەبر دەرەجە بەرەو پیری دەڕۆی بەرەو مەرگ دەڕۆی یعنی هەر کەسێک تەمەشا ئەو دارەی بک بزانی زیندی بوونەوە هەیە کە ئەو دارە دەمرێ کە زیندی دەبتەوە یعنی بزانین مردین و ژین هەیە. دەڵێن پاییز فێرمان دەکا بە تایبەتی بۆ ئەوانەی کە نەخۆشن یان بێهیوان کە بێهیوان نەبن ڕەنگە گەڵای دارێک کە هەڵدەوەرێ لە شوێنی ئەو گەڵایەکی تر سەوز دەبێتن و بەهارێکی دیکە بەڕێوەیە. بە تەکید وایە هەموو شتێک مردن و ژین هەیە بە تەکید ئەمن بەخۆم باش بە عالی خۆم لە تەمەەن هیچ بێهیوانیمە یعنی هەر زۆر بە هیوامە هەر هیچ شتێکم نەبی بە هیوامە هەر شتەکیش حەزم لێبی پێی دەگەم چکە زۆر بە هیواوە قسەی لەسەر دەکەم زۆر بە هیواوە بۆی دەڕۆم هیوادارم کەس بێ هیوانەوێت. ئێستا ئێمە لە وەرزی پاییزداین با بزانم لە پاییزدا چ دیمەنێک زۆر سەرنجڕات دەکێشێ؟ سەرەتا بەخێرت بێن بە خێراتی تەلەڤیزۆنی کۆمەڵ دەکەین. وڵی پاییز ئەوەشی زۆر جوانە دار هەردەوەرێتن بەرەبەری دستان دادێ بارانە و هەور پەیدا دەبی نیشانەکانی دستان و پاییزانی لە دویەکە هەردووچیان شتێکی جوانە. با بزانم حەز بە خواردنی چی میوەیەک دەکەی لە پاییزدا؟ وڵی زیاتر هەنار خۆشە میوەکانی کەش هەمووی هەرمیە خۆ ئەو شتانە خۆشە ئەو شتانە میوەی ئێستا. کاتێک کە گەڵاکان هەڵدەوەرن چی لێ تێدەگەی؟ کە هەڵدەوەرێ نیشانی پاییزیە کە پاییزیش هات لە دوو پاییز دستانە ئەو هەمووی لە دوویەکە بەشێک جیالەوەی کە لە ڕووی فیزیکیەوە بەڵام پاییز پێمان دەڵێ هەموو وەرزێک هەر بەهار نابێ ئەو گەڵایانەی کە سەوزن ڕۆژێک هەڵدەوەرن وەکو تەمەنی بەشەر ینی نیشانەکانی ئەوە دیارە کە پاییز کە هات لە دووی دستانە و لە دوی ئەوجە بەهاردی و هاوین دادێ نیشانەکانی پاییز شتێکی زۆر جوانە. پاییز هەموو شتەکان دەبی تەجروبەی لێ وەرگری لە تەمەنی بەشەریش هەروەها سار بەسار تەمەنی دەڕوا و لە گەنجی و دەسوڕێ هەموو تەمەنەکانی هەموو لە دوویەک دێتن. باشە پێدوانێ بەهۆی قەیرانەکانەوە زۆربەی وەرزەکانمان بووە بە پاییز بە تاکی دوێ بە بەرێوەڵا هەمووی وەرزەکان یعنی هەمووی تێکرد بوو هەموو لە گەریەک بەس لەبەر مەشغولی مەشاکلی گرانی و مشکلەی بەشەر پاییزی لەبیر چووە دستانی لەبیر کردیا نەفت گرانە ئەنی شتەکان هەمووی لە دوویەک لێ تێکچوو هەمووی لێ غەرەت بووە لە فکری چوو خەرک نازانی پاییز دێ وڵا دەرەوە پاییز وا هات دستان دێ بۆ دستان یعنی وهای لێ هاتیە وەزعی ئەو کوردستانە هەمووی لەبیر دەکرێت شتەکان هەمووی لە فکر دەکرێت دستانە پاییزە بەهارە کاتێک خەرک دەزانانی ئەو یعنی ئەوەدە مەشغولە لەسەر مەشاکلی ئەو دنیای و ئەو وەزعی گرانی و ئەو ئیشکردن هەدەبی غاردەی لە بە غاردانەکەت هیچ هەموو لە فکر کردیا. بڵێن لە وەرزی پاییزانە پیاوان تۆزێک سەرگران دەبن لەبەرەوەی ئافرەتان لە ماڵ و داوا دەکەن کە فەرشی نوێ ڕابخەن یان فەرشەکان ڕابخەنەوە. بەتاکید ئەمن بەخۆم 20 ڕۆژ دەوی پێش ئێستا کڕیم فەرشم کردیا فەرشم کردی ئەوزە ناو مار ئەو ئیشی مارێ برێن خڕکردنەوە شوشتنەکە و ئەو جەبەرە نەفت دەبیتن و دەبی شمەشی دستانی پەیدا بکردرێتن و هەمووی لە ڕێخستنەوەی ناوماڵە هاوکاریان ناوی بەتاکید بەرێوەڵا یارمەتیم دانا سەپرە بەدەستەک لێ نادرێتنەوە نیە. پاییز وەرزەکە وەرزی وەرینی گەڵاکانە لەلایەن مرۆڤیش زۆر جاکە دەبینی کەسێکی لە دەست دەداتن ڕێک وەرزی پاییزی دێتە پێش چاوی یان زۆر جار دەبینی شعری دەنووسین لەسەر گەڵایەکان دەنووسن مەسەرەن پاییز هاتەوە بۆ بردننی ڕۆحی کەسە نزیکەکانمان تەوانام بخۆم ئەو ساڵ دوو مامەک و پلکەکەم لە دەستدایە و خاڵەشم ئەویش تقریبا مرێم لە دەستمدای لە دەستم نەدای بەس دوورە وڵاتە لێمان یعنی دەکرێت بڵێن بەداخەوە ئەم ساڵ بۆ تۆ هەمووی پاییز بوو ئاپەڵە دەکرێت ینی بڵێم هیچ خۆشیم لەو ساڵی نەدیتێ نە بەهار بڵێن بەهار بووە ینی بڵێن خۆشی لێ ببینی یان وەرزەکانی ترە لەلای من هەمووی بە پاییز حساب بووە.
لە کێوە بەهار نەدیتووە واللهی ینی لە بیدایەتەکانی ئەو ساڵدا لە مانجی 1 و 2 دەڵێن ئێستا بەهۆی قەیرانەکانەوە لە ڕۆ سیاسەکەیەوە هەموو ژیانمان بوو بە پاییز وەرزی پاییز واللهی بەڕاستی قسەکەی واتە داخلی سیاسەتی نەکەینەوە وەزەگەر لەسەر پاییزی بێ احتیادیە باشە زۆر باشە پاییز چیمان فێر دەکات چیمان فێر دەکەن ینی فێرمان دەکە کە وەرزەکەیە لە بۆ لە دەستدانی شتەکانمان مەسەلەن و گەڵا هەر لەوە هەڵدەوەریتن دەبێ مەش هەست بکەین کە کەسە نزیکەکانمان لە دەست دەدەین لەبەرەوەی ئەنی دەبیتن قەدریان بزانین وەکو پاییز دەبی لە دەستیان بدەین دەبی پاییزمان لە پێش ساوی و گەڵا هەڵدەوەری درەختەکان گەڵای لە دەست دەدەن ئەمەش دەبی ئەومان لە پێش ساوی کە ڕۆژێک دادەی کەسە نزیکەکانمان لە دەست دەدەین پاییزان ترێ خۆشە هەنجیر خۆشە هەنار خۆشە ئەو شتانە خۆشە ئارێ وەڵڵا جوانترین دیمەنی پاییز لە لای تۆ چییە جوانترین دیمەنی پاییز هەوایەکەی خۆشە هەوایەکی هەوایەکەی خۆشە هەوایکی خۆشیەیە زۆر باشە کاتێک کە دەبینین گەڵای دارەکان هەڵدەوەری بەری ئەوە چ پەیامێکمان پێ دەڵێ چیمان فێر دەکات معنە ئەوە گەڵای ماوە نمونە ئەوەیە پاییزە ئالەساس بەرەو پاییز دێن لێ ئەو گەڵاوانە هەردەوەرێن وەیە باشە دەڵێن پاییز کاتێک لە پاییزدا دەبینین گەڵای دارەکان هەڵدەوەرێ فێرمان دەکات کە مرۆڤەکانیش تێڕابمێنن بیر بکەنەوە کە ڕۆژێک ئەوانیش وەکو ئەو گەڵانە هەڵدەوەرن بالفعل وەیە هەمووی بەخۆی دنیاکەوەیە 4 فەسلا وەکی بەشەر بە گەنجیشەوە نەی بە پیری وەفە ئەوە دەبی دەمری وەکی ئەوەکەی دارەکەی هەردەوەری ئارێ وەڵڵا بابزانم لە پاییزاندا چەندێک یارمەتی ماڵەوە دەدەی بۆ ڕێخستنەوەی ناوماڵ و ڕاخستنی فەرش واللهی عیلاقی لە ئافرەت هەیە عیلاقی لە پیاو نیە بەس پیاویش دێت هەموو شتێکیان لۆ دەکری فەرشیان لۆ دەکری قەنەفەیە ئەو شتانە دەکری باشاتی و فەرشەکەی دەکڕی بابزانم لەگەریشان ڕانایەخی بەرێ وەڵڵا یارمەتیان دەدەین یارمەتیان دەدەین ئاری خو یارمەتیان نادە ئەگەر پێویستیان بم یارمەتیان دەمەگە بەڕای تو پامی پاییز چییە وڵا پاییز لەوما یعنی فێری شتەمان دەکا پیربوون هەیە هەڵوەرین هەیە هەموو شتێک یعنی وەفا و هەموو شتێکمان فێر دەکا هەموو ساڵی خۆشی نییە هەموو کاتە خۆشی نییە خۆشی و ناخۆشی هەر هەیە لە ژیان ئەگەر مرۆڤ قیز لە وەرزی پاییز بگا بەرامبەر هاوڕێی بەرامبەر داکوبابی بەرامبەر ئەو خوایە کە نابی بێوەفابی ئەو خوایەکە ئەمەی خەڵک کردێت 4 وەرزی لۆمەدانەیە لە پاییزی هەموو شتێکی فێربی هەموو شتێک لە پاییزدایە زستان بە جودایە هاوین بە جودایە بەهار بە جودایە بەس جیاوازی پاییزی لەگەر هەرم وەرزەکان فەرقی هەیە هەڵوەرینی هەموو شتێکیە و تایبەتیش هەڵوەرینی هەژاران پێش هەموو شتێکیە پاییز جوانە شتێکی جوانە بەس هەژاران دەڕوخێنی بۆچی هەژاران دەڕوخێنی ڕووی هەموو شتێکیوە هەر هەموو شتێک باش دەڵێن ئێستا زۆربەی وەرزەکانمان بوو بە پاییز هەر خەریکی خەم خواردنین هەر 4 وەرزی ئێستا پاییزە هەر 4 وەرز پاییزە هەر 4 وەرز پاییزە چکە مرۆڤ ئێستا بەسدا هەر وەریندایە گەنجەکەم پێ برێ ژیانی خۆش بی یەک گەنج مرۆڤ بینە ژیانی خۆش بی ژیانی بە خۆشی بەڕێ کردبی چی وای کردو ئاوا بێهیوابی و هەموو وەرزەکان بە پاییز تێبگەین هەمووی سۆشیال میدیایەوەی لە گەنجی کردە مۆبایل گەنج مرۆڤ بینە ئێستا با 2 ئاەتی قورئانی زیاتر لەبەربی بەس بڕۆ ناو فەیسبووک و ئینستاگرام و سناپتەم لۆ سەراو جێڕ دەکاتن پێی غەدرە بچی 2 ساعات قورئانی بخینتەوە چەندە پێویستە لەو پەیامە تێبگەین لە پامی پاییز کاتێک گەڵاکان هەڵدەوەرێن لەگەڵ ئەوەشدا پێویستە ئێمەش بزانین کە ئەو گەڵای هەڵدەوەرێ بەڵام گەڵایەکی دیکە لە شوێنی سەوز دەبێ و بەهارێکی لێ دروست دەبێ بۆ کەسانەی کە نەخۆشن کە بێ ئومێدن بێ هوا نەبن ڕەنگە ڕۆژێک بەهاریوانیشدا بێتن زەبت هەموو نەخۆشک پەنالۆ کەسنەوە بەس خۆی گەورە لە هەر هەموو کێشک و مەشاکلێک هەر شێک دەبیتن بەس پەنالۆ خۆی بە چکە ئەم لە تو عەبدین پێویست ناکە پێویستم بە پارەی بوو بێم لە تو پارەیمەوە شەونێشی شەونێژی خۆت بکە پاییزە و شتانەمان هەم لۆ ڕوون دەکاتەوە بۆ کە بە خۆت گوتت
گەڵایەکە دەوەرەی گەڵایەشە دی تۆجی دڵنیا بە لە خوای بپارڕێەوە ئەو شتە لە دەستات شتەشی باشتر لۆدەیتەوە بەزنا ئێمە ئێستێ کووە شتشی دەست دەدەین هانە لۆ نەفەرش تێبین خوای خۆی لەبیر نییە عەزەمەتی خۆیە خۆی تەبارەک وتەعالا پیشانمان دەدا بە هەموو نەوعاشی زۆر باشە چەندێ بە گرنگ دەزانێ و کەسانەی کە بۆ نمونە دەبینن کاتێک گەڵایدارەکان هەر دەوەریتن بەڵام لە شوێنی ئەو گەڵایەکی دیکە سەوز دەبیتن بەهارێکی دیکە دێ خەڵک بێ ئومێد نەبێت طبعا ناوی ناومێدبی بەڵام لە ڕەحمی خوای ناومێد نەبی ئەگەنەوە دنیا هیچ نییە ئەو ئیمتیحانە ڕێی کاروانانە بە مەلاین کەسی وەشی من و تو ئەوانە پێدا ڕۆیشتی و ڕۆیشتی وەفاتیان کرێ خوا ڕەحم بەوام کە بەمەش بکە ئیدایەتی ئەوانەی داوانی کە لەسەر ڕێگای غەڵەت دەڕۆن خوا ما پارێز لە شتی خراپی شەڕۆنە ئێستا ئێمە تەمەنمان هەروەکو پاییز دەبێتن بەڵام زۆر ئومێد و هیوامان هەیە دەڵێن ژیان وەکو بەهار وایە والله تو ئەو فکرانە مەکۆ بەس عاشقی خوای بە ئەویت کە هیچ نییە ئەگە خوا و پێغەمبەرت خۆش بەخوای نە بەهار نە دستان نە تەموز هیچ فشت پێری ئەگە بەعەقەت خوات خۆش بێتن بەخوای تەمەنا لەو خوای دەکە دەرێ بمستێنە لە خۆشەویستیان ئەیت کە هەمووی فشەیە ئەو دنیا ماری دنیا هیچ نییە هیچ شتێک نییە عاشقی خوای بەیت کە هەمووی فشەیە ئیتکە ئەگە خوا پێغەمبەر لەدەست نەدەی هەموو دنیای توێ بەڵام ئەگە خوا پێغەمبەرت لەدەستدا نە بەهار بە کەلکەتو دێ نە پاییز بە کەلکەتو دێ نە دستان بە کەلکەتو دێ نە تەموز بە کەلکەتو دێ هیچ شتێک بە کەلکەتونیانە و دنیاش ئیسفادەی لێ دەکەی ئەو سەریش ماروێرانیە بەڵام معاولە بکە مدبینی خوای بە خوات خۆش بێ بەڵام یەقینی در نەک بە زمان ئێستا هەموو کەسێک دەری ئیمانی بەخوایە بەڵام ئەگە ئیمانی بەخوایە بیتن بەخوای دروی ناکە بەخوای دزی ناکە بەخوای غەیبەتی ناکە بەخوای هەتا پێ بکرێ شتێکی دەکە مفاجئەک بێ لەگوان بینی خۆی و خوای لە خۆی ڕازکە پاییز فێرمان دەکات کاتێک ئێمە وەکو گەڵای دارەکان سەوز بووین ڕۆژێکدا دێ هەڵدەوەرین و کۆتاییمان هەردەورین یعنی کەواتە مردین مردنەکە دەکە پێش نەفسی شتە دەمرین بەڵام کە ئەوان دەغڕودان فەسلی هەیە ئەمن و ئەتوش کاتمان هەیە کاتمان خلاص تەواو هەروەرین توانین ئەی مردین لای من لە پاییزدا هەڵوەرینی گەڵاکان لای من گەلێک جوانە بەڕاستی ئەوە جوانترین دیمەنە لای من باشە چی فێر دەبی لە هەڵوەرینی ئەو گەڵایانە بە خودای ئینسان ئەگەر بیری هەبێت لە هەڵوەرینی گەڵاکان ئینسان لەوە دەبێ بیر بکاتەوە کە گوناحەکانی هەڵبوەرێ ئەوەی بەبیر بێتەوە چونکی چەند تەمەەن جوان و سەوز بێ هەر ڕۆژێک دادێ پاییزی بەسەردادێ هەڵدەوەرێ بەڕاستی پێت بڵێن ئینسان دەبێ بگەڕێتەوە بۆ لای خوا چەند جوان بێت چەند سەوز بی چەند باش بی هەر دەگەڕێتەوە لای خوا ئەمە لەوە دەرسم وەرگرتەوە بەڕاستی پێت بڵێن لەگەڵەوەشدا پێویستە بزانین لەگەرەوەی کە گەڵایەکان هەڵدەوەرن بەڵام ڕۆژێک دادێ کە بەهارێکی نوێ دەست پێ دەکاتەوە و گەڵای دیکە سەوز دەبێت ڕاستە وایە بالفعل وایە کە ئەو گەڵایە هەڵوەری گەڵایەکی نوێتر ینیشین دەبێتەوە بۆ ئەوەی کە ئێمە دەرسی لێوەربگرین وەکو دەرسێکە کە پاییز بۆ ئینسانێکە کە دەرسی لێوەربگرێ بەڕاستی پێت بڵێم کە ئەو گەڵایە هەڵوەری زەربوو هەڵوەری لە پاشەوە گەڵایەکی نوێتر سەر هەڵدەداتەوە بەڕاستی پێت بڵێم ئەوە فێرمان دەکە ئەگەر خەمێک هاتە ڕێژیانمانەوە بێئومێد نەبین ڕەنگە خۆشیێکی دیکە بەڕێوە بێت ڕەنگە خۆشیێک بەرەو ڕوومان بێت لا تقنطوا من رحمة الله يعني إنسان قل رحمة خوا بأمید نبێت چونکی ئەگەر پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ لە پاش هەموو ناخۆشی خۆشی دێ بەڕاستی پێت بڵم زا ئینسان مەقسەد دەبینی ئێستا لە ناخۆشێکدا لە حالەتێکی ناخۆشدایە دڵنیام ڕۆژێکدا دێ خۆشێک دێتە ڕێ زا ئەوەش سەبرێکی دەوێ بەڕاستی فێر دەبین کاتێک دەبینین گەڵای دارەکان هەڵدەوەرێت چیمان فێر دەکات گەڵای دار وەکو ئینسانە کە پیربی و تەنەزولکا و لێ دەکەوی ئەوەیە نێو گەڵا سەوزە جوانە بەدارەکەی وە نامینێ و زەر دەوی و هیچێک دەوی و دەکەوتە گۆڕێ و بادەی بە کەس نازانی لۆ کێش دەڕوە هەر ئەو هەیە پێمان دەڵێ ژیانی مەژە هەیە ژیانی مەژ وایە سەوز و جوانین و گەشاوەی و وەختێکی سرد سپی دەبی و گۆپاری ئایا بەدەست دەگری یان نا ئەو زە وەختشی دەکەوی ئاردی و دەڕۆی و دەبیا خۆر و کەس نازانی چ لێدن خۆت و خودات خۆت و عملەکەت وەکو ئەو گەڵایە کە بایەک دەیباتن ئەرێوەڵە وەکو ئەو گەڵایە دەیبا و دەڕوە باشە لەگەڵەوەشە دەبێ ئێمە ڕۆژێکدا یعنی کاتێک کە دەبینین گەڵای دارەکان هەڵدەوەرێ بەڵام لە شوێنی ئەو گەڵایەکی دیکە سەوز دەبێت جوان طبعا فێرمان دەکات کە بەهارێکی نوێ بەڕێوەیە دەبێت چاوەڕێ و بەهارە بکەین
طبعا هەموو ژیان وایە ژیان و ژینەوەیە ژینەوەیە کە ژیان هات ژیانەکە دەڕوا بە ژینەوە لە دوی دێتەوە هەموو شتێک وایە. ئێستا دەڵێن لە کوردستانە خەڵکی زۆربەی وەرزەکەی هەر پاییزە بەخدا نەک پاییزە هیچ وەرزت نییە نە دستانت هەیە نە هاوینت هەیە نە بەهارت هەیە نە پاییزشت هەیە هیچت نییە لەبەرەوەی هیچ ژیانەکەت خۆش نییە ژیانت خۆش نییە هاوین دێ خەمی کارەبا و مەبەڕیدە و فێنکاییتە دستان دێ خەمی سەرما و نەفتەکەتە کەواتە هیچ پێی دەرناچیتن پاییز وەچی قسەی بەرپرسەکانی خۆمانە گەڵای پاییز بە پاییزان هەردەوەرێ کار بەدەستەکانیشمان مەسوولەکان ئەی نەخسەکانیشان وەچی پاییزە چی وەرزی پاییزە قسەکان دەکەن هەم قسەکان هەم سێ ڕۆژدە و سێ دقیقە و سێ ساعتە وەچی گەڵای دەکەویتە ئاردی و بە ڕەشەبایشی دەڕوە هیچ نامینێ وەچی بەهار نییە دری خەرچی بەر لەسەر تەلەڤیزۆن خۆش دەکەن وەچی دیکەش حربی نەفسی سێ بەشی ڕۆژێ تووشی حربی نەفسی بووە لەبەر قسەی غیلافات و درۆ و دلەسەی ئەو کار بەدەستانەمە واتە بەڵێنیان پێدای و بەڵێنەکەشیان نەگەیاندۆتە جێ خۆی بەڵێنیەکەیان پێدام من یەک لەوانم کا چەند وەشی پاییز چەند جارێک لەلایەنی بەخۆم زیندای سیاسی شەڕی ناو خۆمە چەند جار لە ڕێی مەڵبەندی لە ڕێی هەرێمی کەمالاغی لە ڕێی ئارێز عەبدوڵڵای لە ڕێی ئەوانە لە ڕێی کاکشاڵاوی کە بەخۆی گوتی وەرە سولەیمانی چوومە لە سولەیمانی عینەن وەچی گەڵای پاییز بە هەروەری وعدەکەیان پێدام وکە تووشی نەخۆشی درێژخایان بووم لە سزنێ ئێستا زۆر پشێمانیشم لەوەی کار ئەمن تەییدی ئەوانم کرد لەبەرەوەی ئەوانە نەمدەزانی وەچی گەڵای پاییز هەردەوەرێن قسەکانیشان بەس خلافاتە و هیچ کە لە گۆڕێن نییە داواش دەکەم لە کاک سۆرانی هەر لەسەرەوەی خۆی بەردەوام بیت لەبەرەوەی تاکە مەسوول بوو کە وەشی سۆران عومەرە لە کاک سۆرانە کە وەشی بەهارم دێتە پێشچاوی کە قسەکانی دەکا وەشی گورەشی بەهارێ دەگەڕشێتەوە هەموو قسەکانی دەقیقتەوە ئەمن یەک لە باری وانکە لایەنی یەشێتی بووم لایەنی مەسئولیەتی چەند وعد و بەڵێنیان پێدان هیچ لە گۆڕێن نەبوو لایەنی کاک سۆرانی بەس کە دەشم ناسی ئێستا لە بازار کە ئەمباری دەکەم پاشی پێشمەرگاتی پاشی جیران و هەتا ئێستاش ناومان لەو گەڕەکەی دێنە هەر بە ناوی جەلالەتی ڕەش بووە یەک جار لە ڕێی کاک سۆرانی بەس دیتمی ڕەوانی تارانی کردم دکتۆری هەموو مەسروفاتیشم ئایدی بوو کە چەند سارێک پێش ئەوڕۆ ئێستاش مەمنونی جەنابی ئیشاڵە هەر سەربەزی دنیا و قیامەت دەبی یعنی کاک سۆران یەک جار بەڵێنی پێدای بەڵێنەکەشی نادی یەک جا بەڵێنی پێدام کە لە نزیکەوە دەشم ناسی زیندای سیاسی شەڕی ناوە خۆمە شاری 96 یەک جا بەڵێنەشی پێدام وەچی بەهار هاتە پێش چاوم وەچی خەون نەهاتە پێش چاوم بەڵێنەکەشی دقیق هاتە دی و دوی جێبەجێکردن و چوومە ئێران و هاتمەوە مەسروفاتەکەشم هەموو ئایدی بوو بەڵام ئەو کار بەدەستانی خۆمان کە لە ڕێیوان لە نیچوانیوان تووشی جیران و دەردەسەری و هەموو شتەشی بووم ئەلەو گەڕەکەی کە ئێستا لێمە چەندەها بەڵێنیان پێدایمە هەتا ئێستا ئەو بەڵێنانە تەنها حربی نەفسیەک بووە و هیچی دیکەش لە گۆڕێ نەبووە داواشان لێ دەکەم واز لەو شتانە بینن خەرک لیان بێزارە خەرک تووشی نەخۆشی نەفسی بووە باوەڕ بکە ئێستا لەو هەولێرەی بڕۆ عیادەی دکتۆرەکان بڕۆشتی بەخوای کەس نەخۆش نییە تەنها قسەکردنی بە وعدی بە خەرچی دەدەن ئەوی دیکە هەمووی تووشی نەفسی بووە لەبەر درۆیەکان قسەی ڕاستە دەڵێن ئێمە لە کوردستان هەر چوار وەرزمان بووە بە پاییز بەڵێ هەر 12 مانگەکە بوویتە پاییز لە 12کەش ئەگەر لانی گونعبار نەبم لە لایەنی خی گەورە لە 12کەش ڕەتیدای لە پاییز چونی بەشێ لە وڵاتیانی شاری ئەولێر بوو لەسەر وەرزی پاییز ئێستا دەبینین لە هەرێمی کوردستان بەداخەوە زۆربەی وەرزەکانمان بووە بە پاییز دەبینین ڕۆژ دوای ڕۆژ قەیرانی نوێتر و قەیرانی گەورەتر ڕوو لەم هەرێمە دەکاتن و هاوڵاتیان چاوەڕێی بەهارێکی خۆشن بەڵام بەداخەوە چەندین ساڵە ئێمە هەر لە وەرزی پاییزدا دەژین و پاییز فێرمان دەکات مرۆڤەکان بە ئاگا دێنێتەوە و پێیان دەڵێت هەمیشە بەهاری تەمەنتان بە سەوزی نامێنێتەوە بەڵکو ڕۆژێکدا دێوەکو گەڵای دارەکان هەڵدەوەرێت بە مرۆڤەکان دەڵێت هەمیشە لە ساغ و تەندروست باش نابن بەڵکو ڕۆژێ لە ڕۆژان ئێوەش مەڵاوایی دەکەن و هەڵدەوەرن تا پرۆگرامێکی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرم هەر شاد و کامەران بن.